أي أبو بكر السماء لم تمطر والأرض لم تنبت والناس في شدة. آسمان باران نابارێ زەوی هیچی لێ ناڕوێت و شین نابێ خەڵک لە شیدەت و زەیقەتدا. ئەی ئەبوو بەکر چی بکەین؟ ئەبوو بەکری ئیمان و یەقین بەخوا دەفەرمێکی انصرفوا واصبروا فإنكم لا تمسون حتى يفرج الله الكريم عنكم. فەرمێ بڕۆن باشە سەبرتان بێ والله تا ئێوارە بێت ئیلا خوای گەورە دەرگای خێرتان لێ دەکات. هەر ئەمڕۆ خوای گەورە دەرگای خێرتان لێ دەکات. ئەوەندە یەقینی بەخوای پەروەردگار هەیە. لەو کاتەدا قافڵەی تجارەتی عوثمان تاجیرەکانی عوثمان ئەوانەی کە ئیش بۆ عوثمان دەکەن و تجارەت و بیزاعی عوثمانیان پێ دەگەڕێنەوە لە شام. دەیگەڕێنەوە کە ژمارەیەکی زۆر وشتری عوثمان هەمووی 100 راحلة 100 باری ئەرزاقی بۆ هاتووە. طبعا تجارەتە بۆی بیفرۆشتەوە. هەندێک لە تاجیری خێرخواز کە ئەوە دەبیستن 100 بار خواردن هاتووە دەچنە لای عوثمان دەڵێن ڕەزا پێی دەڵێن نای عوثمان خەڵکی لە شیدەت و ضیقدایە بەڵێ تۆ پارەی زۆرت بۆ دەکات بەڵام ئێمە دەمانەوێت لێت بکڕینەوە و دەیدەینەوە بە مسڵمانان. دڵە بە سەرچاو ڕازیم بە چەند لێم دەکڕن. دڵە ئەوەی 10 دینارت پێدا بێ ئێمە 12 دەدەینێ. دڵە زیاتریان داوە پێم. دڵە دەی 13 دەدەینێ. دڵە نا ئێستا زیاتریان داوە پێم. 14 دەدەینێ تا 15 هەر دڵە زیاتریان داوە پێم. بازرگانەکان وتیان ئەی عوثمان ما بقي بالمدينة تجار غيرنا فمن زادك؟ هەرچی بازرگانەکانی مەدینەن ئێمەین کە ئێمە ئەوەندەت پێ نەدەین چیترە زیاتری پێداویت؟ فەرمێ پەروەردگارم لەسەر 1 دینار 10 دینارم دەداتەوە. الحسنة بعشرة أمثالها. 1 بەدەیە لای پەروەردگار. ئێوە بەدەکڕی ومە بە 15 لێم دەکڕنەوە. پەروەردگار کە بەدەکڕی بێتم بە 100 لێم دەکڕێتەوە. هەمووی فی سەبیل الله تەوزیع دەکەم بۆ مسڵمانان نایفرۆشم و دیناری چیم ناوێ.